بەس ڕەزا تو شەرەفە عیب ناکەی تۆ یە هەفتەیە ئێمە ئەێنیت و ئەبەی ئەڵێ پارەتان بۆ بکە وەڵاڵی ئاوا بکێشم بەناو دەمیا حەچی دانەبی خەمە ناوسکێوانێ بۆ هاتی تۆ زۆر سەیری ئەخە من پیاونیم ئیش بووە وا دۆستمەوە گینا ئێوەوە نین دەوازی لێ بێنە من ناوم زایر غەریب مەعروفە دانیشتووی شاری سلێمانیم و لە گەڕێکی مەڵکەنی لە ساڵی 1960 لەدایک بوو. هەر لە سلێمانی خوێندنی سەرەتایی و ناوەندیم تەواو کردو و پاشان چوومەتە پەیمانگای هونەرە جوانەکان لە سلێمانی. سەرەتای دەستپێکی کاری هونەریشم هەر لە پەیمانگاوە دەست پێکە. پێشتر لە ناوەندی و لە لاوێتی و پێش ئەوەی کە پشمە پەیمانگا کاری هونەریم کردووە، بەڵام کارێکی ئەوەی کە ئەچێتە بواری ئەکادیمی و کاری جدیەوە کاری جادەوە ئەوە لە پەیمانگای هونەرە جوانەکانەوە دەست پێیەکە کە یەکەم بەرهەمم ئەبدینیا لە ئۆلیز بوو کە بەشداریەکم تیا کرد وەکو ئەکتەر. پەیمانگای هونەرە جوانەکانم بە دوو قۆناغی پێشەوەی ببم بە پێشمەرگا، قۆناغی دوای پێشمەرگایەتی کە لە ساڵی 91 تر چوومەوە تەواوم کرد کە ڕام کرد لە پۆلی چواری پەیمانگای هونەرە جوانەکانە بووم بە پێشمەرگە و دوای ساڵی 91 کۆمەڵی خوێندکار بووین، هەمان بوو زیندانی سیانسی بووم، هەمان بوو لەسەر سیاست فەسڵ کرا بوو، هەمان بوو پێشمەرگە بوو. ئیتر ئەمانە هەموو تقریبەن دەوری چل خوێندکارێکە بووین، چوینەوە دراسە و خوێندن تاوامان کرد. من لە ساڵی 2003 کۆتاییم بە پەیمانگای هونەرە جوانەکان هێنا. ئێمە کاری هونەری باشمان کردووە. ئێستاش تقریبەن بە شێوەیەکی گشتی ئەگەر زەمینەی باشتر بڕەخسێ کاری باشتری شەکرێت. ساڵی 1982 کاری یەکێک لە کارە هونەریەکانمان کە بەرهەمی نۆبەرەی پەیمانگای هونەرە جوانەکان بوو ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو بەروارە، بەڵام زیاتر کارەکانمان لە دوای ئەمەوە دەست پێیەکە. ئیتر بڵێن لە تیپە هونەریەکانی وەکو کۆمەڵی هونەرە جوانەکان کە تەمسیلی تەنەکە و تەمسیلی سەلەینانکەر و کۆمەڵێ میراتی و کۆمەڵە لەو کارە هونەریانەی ئەو سەردەمەی کە من لەگەڵ کۆمەڵی هونەرە جوانەکانە ئیشم کردووە. پاشان تیپی شانۆی سالار دروست بوو، ئێمە نۆبەرەی تیپی شانۆی سالاریش بەرهەمێکمان هەبوو بە ناوی کۆرۆغڵیەوە. ئەوە یەکێک بوو لە سەرەتای کارکردنمان لە تیپی شانۆی سالار و سەرەتای دەستپێکی تیپی شانۆی سالار ئەو بەرهەمە بوو کۆرئۆغڵی کردم کە مامۆستا شەفیقە بوو، ئێستا مامۆستایە و ئەو وەختە ئەویش هەر وەکو خۆمان خوێندکار بوو لە پەیمانگای هونەرە جوانەکان لە قۆناغی پێنجەما بوو. ئەو بەرهەمەشینی مامۆستا شەفیق بوو، دەرهێنانی مامۆستا شەفیق بوو. بێگومان پێشمەرگایەتی و نیشتیمان ئەوە شتێکە لە ناخی هەموو تاکیکی کووردا. بێگومان هەڵوێستی نیشتیمانی و پێشمەرگایەتی ئەمانە کۆمەڵێکن لە ناو خودی کەسەکانە خۆیان دەرەکەوێت و چۆن کەم تا زۆر ئەوە ڕنگانەوەی ئیتر ئەبێ بە پێشمەرگا ئەبێ بە کەسێکی سیاسی تۆ ئازاد بووی لە ناوچەیەکی ئازادکراوی هێری پێشمەرگەی کوردستانە ئەو توانی کاری هونەری برەو پێ بدەیت کە برەو پێ ئەدا ئەو توانی ڕنگانەوەی هەموو ئەو واقعیتیا بەرجەستە بکەیت. ئیتر لە زۆڵم و زۆری بەعس و لە زۆڵم و زۆری هەموو چینایەتی و نەتەوایەتی هەمووی ڕەنگی ئایایەوە لە کارە هونەرەکانە، چت لە تابلۆکانە، چ لە گۆرانی و موزیکا، چ لە شانۆیە، ئەمانە ڕنگانەوەی هەبووە لە ناو شاخ. تۆ لە ڕێی تەنزەوە ئەتوانی ئەگەر وڵاتێکی موئەسیسی بێ، ئەگەر تۆڵێ وڵاتێکمان هەیە لەسەر موئەسەسات دروست بووە، ئیداریە، وڵاتێکی ئیداریە، وڵاتێکی هەموو وڵاتێکی موئەسیسی لە کۆمیدیا ترسی، هەموو وڵاتێک هەموو دەوڵەت مەدارێک لە کۆمیدیا ترسێ، لە هونەری تەنزە ترسێ، لە کاری کاتێر سڵەکەنەوە، لە گۆرانی ڕەخنە ئامێز سڵەکەنەوە، لە کۆمەڵێ شتی هونەری سڵەکەنەوە. بۆ چونکە تۆ ئەتوانی لە ڕێی هونەرەوە هەموو جومگەکانی ژیان تۆ بخەیتە سەر شاشە،
بە شێوەیەکی تەنس. ئەو عەباسی جارانە ها دەموچایە و لالەنگێ چرش بووە حەز ناکەی دەموچایی پان بووە و گوپەکانی خڕ بووە بەڵەوەڵا جوانیش بووە ئەی خوا ڕوو ڕەشکە هەروە خۆم ئەرێ ڕەزا ئەترسم پێمان بزانن و کەش بین و حیا و شەرەفمان بچێت. کوڕ ئەمە زۆر بێعقڵە باشە عەباسە کە ڕەشکاتیان لێکردی لای کاگوسوو کاگوسوو نەی و شایەتەیە شایەت هەبوو نەوە هیچیان بۆ کرا نەوە ئەی گوێ درێژەکەی واحیدم نەفرۆشت هیچی وت نەوە کاکە واز لەو شانە بێنە تێرسکی خۆتان نان بخۆنی هەڵڵایە کرد بەیانی هەزار شەقان تێڵێ هیوادارم وەکو هونەرمەندێک هەموو بەرپرسانی کورد هەموو ئەوانەی کەوا ئەمڕۆ کار بەدەستن بیرێ لەو خەباتەی خۆیان و بیرێ لەو تێکۆشان و شەهیدان و خوێن ڕشتن و کارەساتانەی کەوا بەسەر ئەم گەلەی ئێمە هاتووە بیرێکی لێ بکەنەوە بۆ ئەوەی کە ئەو دەستکەوتانە بۆ ئەوی خوێنی شەهیدان بۆ ئەوەی ئەو ئامانجەی کە ئەوان هەوڵیان بۆ داوە هاوڕێکانیان هەوڵیان بۆ داوە گەلی کورد بە شێوەیەکی گشتی هەوڵی بۆ داوە چەندین ساڵە هیوادارین تەبابن هیوادارین ئەم دەستکەوتە لە کیز نەچێت چونکە ئەم دەستکەوتە لە لێواری مەرگە لە لێواری مەرگە خۆت ئەزانی ئێمڕۆ لە هەر چوار دەوری کوردستانە دوژمن هەیە ئەمڕۆ ئەگەر تۆ تەبا نەبی لە ناو خۆتا دوژمن زەفەرت پێ دەبات زەفەریشی پێ بردویت ئەگەر ئاگات لە خۆت نەبێ ئەو تۆزەش نامێنێتەوە ئەگەر بێت و ئێمە تەبا نەبین تۆزێک هۆژ نێتەوە بەر کاربەدەستان و بەرپرسانی کورد پێم وابێ هەم خوێنی شەیدان هەم ئەو خەباتی خۆیان بانگێشەی بۆ کردووە و بانگێشەی بۆ ئەەکەن هەم ئەو دەستکەوتانەی کە ئەمڕۆ هاتۆتە دی لە سایە خوێنی شەیدان و خەباتەکانی هەم یەک لە دوای یەکی گەلی کورد پێم وابێ لەبارەچ حەچی شت هەیە بەسەر ئەم میلەتە هاتووە یعنی ئێستا بە شێوازێکی تر دووبارە ئەبێتەوە بە نوعێکی کە دووبارە ئەبێتەوە اینجا ئەو دەستکەوتەی کە تۆ چەند ساڵە ئەم بەری ڕەنجی ئەم خەڵکەیە ئەم خەبات گێڕانەیە و ئەم خوێنی شەیدانەیە سەیرەکەی هەستەکەی ڕۆژ بە ڕۆژ ناومێدی لە لای تاکی کورد دروست بێت بۆ یعنی ئەمە واد لێ ئەکا هەموو تاکیی کورد دڵتەنگ و نیگەرانە هیوادارین ئەم دڵتەنگ و ناومێدیە کۆتایی پێ بێت ئیشەڵا بێت بگاتە ئەوەی ئیتر هەموو تاکیی کورد هەموو کەسێک لەسەر ئەم نیشتیمانە خۆی بە بەرپرس بزانێت هەم لە هاوڵاتێکی ئاساییەوە هەتا ئەگاتە بەرپرسێک و هەتا ئەگاتە کاربەدەستێکی گەورەی دەوڵەت ئەگەر خاک و نیشتیمان و سربەستی و ئازادی و ئەمانەت بە تەواوەتی فراهەم نەبێ ژیانی ژەوەست کە بەخوا خێرێکی لەسرە پەنجەی نەپەڕیوە وەڵاڵم پەنجەی ئاوساوە جاییتر نازانم مار پێوەی یاوە دوومەڵە تێناگەم چیە کاکەجان ئێوە بڕن خۆ حافیستان بێ منەچم ئەو سەری بناوانە شێنمەوە و منیژەکە مەلاتان